ئێمە ڕاوەستاوین لە ناوەڕاستی زستانێکی دیکتاتۆریدا، نەنانی خێر دەخوازین، نە ئازادی بەقەرز. ئێمە مافی تەواوی ژیان دەخوازین لە خاکێکدا کە گەلەکەی دەسەڵاتدارن بەسەر چارەنووسی خۆیاندا. ساڵانێک وتیان ئارام بن، ساڵانێک وتیان ئیسلام چارەسەرە، بەڵام ئیسلام خزمەتکاری سەرمایەیە و بێگومان هەژاری نەزانی و خەم بەرهەم دێنێ. بۆیە ئێمە بێدەنگ نەبووین، چونکە بێدەنگی هەرگیز دادپەروەری نەهێناوە. ئەمڕۆ دەنگی شەقام ڕوونە، هێزی ئەوانەیە کە کار دەکەن، کە دروست دەکەن، کە ژیان لەسەر شان هەڵدەگرن. ئێمە کۆمەڵگایەک دەخوازین بێ زنجیری سەرمایە و زۆرداری، بێ سوڵتانی زێڕ و هێز، بێ خوورافات و زۆرداری. کۆمەڵگایەک کە تێیدا کار سەرچاوەی کەرامەت بێت، نەک ئامڕازی دەستدرێژی. دەسەڵاتی گەل واتە هیچ منداڵێک بەسکی برسی نەخەوێت، هیچ ژنێک بە ترسەوە سەر نەنێتەوە، هیچ کرێکارێک کرێکارەکەی بارمتە نەبێت بۆ قازانج. ئێمە شادمانیەک دەخوازین کە لێیان زەوت کردوین یان لێیان زەوت کردوین. بەڵام شادی و خۆشی مافی گەلە، مافی ژیانی ئازادە، مافی پێکەنینە بەبێ مۆڵەتی دەسەڵات. لە بازاڕەوە بۆ کارگا، لە زانکۆ بۆ شەقام، ئێمە بووینە یەک دەنگ. نان، کار، ئازادی و ئەم هاوارە نەخشەی داهاتووە. ئەم ڕاپەڕینە هاواری یەک ڕۆژ نییە، ڕاگەاندنی سەردەمێکە، سەردەمێک کە گەل نەڕەقیەتن بەڵکو و خاوەنی مێژوون و ئێمە ئەم جارە لێ نیوەڕێدا ناگەڕێنەوە، چونکە فێربووین کە هیچ کەس جگە لە خودی گەل ڕزگاری دەری جەماوەر نییە.